ئێستا زۆر جوان بوو کە ئێمە لە راپۆرتێکە بە زمانی خۆی گوێمان لێ بوو کە چۆن ڕۆژانەی تێئەپەڕێنێت، بەڵام ئەمە هەمووی نییە لەبەرەوەی کە کاری ئەو کاری 14 ساڵە مەبەستم لە عومەر ئەبوبەکرە کە خۆی یاریدەدەری پزیشکیە 14 ساڵ ئەم کاراکات بێگومان لە راپۆرتێکی چەند خولەکی ئەوەندە باسی هەموو شتێکی تیان نەکراوە. پێمان باش بووە کە میوانداری خۆی بکەین و ببێ بە میوانمان، بەڵام هەر لە گوندەکەی خۆی عومەر ئەبوبەکر کە یاریدەدەری پزیشکی لەگەڵمانە بێت و زیاتر باس لەوە ئاکەین کە چۆن ئەم 14 ساڵام جۆرە ئەزمونەی تاقی کردوتەوە، چ سەختی کاتۆتە بەڕێی، چ یادگارێکی خۆشی هەیە، باسی هەموو ئەمانە ئەکەین بۆی کە نمونەیان زۆر بچکە بەجددی کارێکی زۆر پیرۆز و گرنگە. جا عومەر ئەبوبەکر یاریدەری پزیشکی لە ناونۆڕینگەکەی لە گوندی مەرگە لەگەڵمانە بە شێوەی ڕاستەوخۆ بەیانیت باش. کاک عومەر، من ئەوەی کە بینیم لەم راپۆرتە بەڕاستی دەتوانم پێت بڵێم ئەو هەستەی کە تۆ هەتا ئەو هەستەی کە دکتۆر هۆرژۆن هەیبوو لە دراما پێم خۆشە، هیوادارم نمونەی جەنابەت زۆربی. کارەکانتان پێم خۆشە بزانین ڕۆژانە کاتژمێر چەند بۆ کاتژمێر چەندە، تۆ ئەگەر بە تەنیابی چۆن پێڕادەگەی لەو کاتە درەنگانە هەندێک جار خۆ ناکرێتەوە 24 کاتژمێر هەر لە نۆڕینگەکە دەبی، چۆن کاتەکانت دابش کردووە؟ بەیانی بەڕێستان و بەیانی بینەرانی ئازیزی شاشە جوانەکەی کە 24 باشتر. طبعاً من لە ساڵی 2009 وەکو لێپرسراوی ئەم بنکەیە دەست بەکار بووم بە حەقەت. سوپاس بۆخوا هەر لەگەڵ دەست بەکاربوونمان لەگەڵ هاتنمان بۆ ئێرە چکە بنکەکە بنکەیەکی کۆن بوو و کەلوپەلەکانیشی کۆن بوو، کۆمەڵێک پێداویستی زۆری پێویست بوو. ئێمە ئەو دۆخەمان بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین ڕاگەیان بە سوپاسەوە کە زۆر هاوکارمان بوون، بنکەکەمان نۆژەن کردەوە و خانووی کارمەندمان دروست کرد و ئێمە هاتینە خانووی کارمەندەکەەوە. بەڕاستی یعنی ئیتر بیرمان لێدا دەستمان کرد بە چاندنی مەسەلەن سەوزای و دار و گوڵ و گوڵزار و ئەم بابەتانە. وەکو ئەوی فەرمووت کە چۆن دەست بە مەسەلەن بەیانیان من ڕاستی هەر بۆ خۆم بنکەکە ئەشۆم، بنکەکە کارگوزارمان نییە، دواتر بۆ خۆمان وەرەقە بڕین، ئیتر عیلاجە نووسین، تەداوی ئەکەین، حاڵەتەکان هەرچی بێت هەر بۆ خۆمانین و جگەل لە پیشەکەمان دواتریش دەستمان کردووە ئەگەر لە پرسیارەکانی داهاتووە وەڵامی ئەو بدەمەوە کە دەستمان کردەوە بە چاندنی دار و گوڵ و گوڵزار و ئاوێتەکردنێکی جوانمان دروست کردووە لە بینی بەڵێ. باش کەواتە ئێوە بەستەنیا گرنگیتان بە تەندروستی خەڵکی مەرگە نەداوە، گرنگیشتان بە ژینگەی مەرگەداوە. ئەمە هەستێکە بۆ کەم کەس ئەمە دروستە بێت، یا ئەتوانێت فریای پیشەکەی بکەوێت، یا ئەتوانێت فریای کارێکی دیکە بکەوێت، یان فریای ماڵەوە بکەوێت و دەوامی ئاسایی خۆی. ئێوە هەردووکی بەیەکەوە ئەکەن. ئەمێ بزانم خەڵکی ناوچەی مەرگە چۆن چاو لەم بنکە تەندروستیەکەن. ئیتر ئەمە لە بنکێکی تەندروستی فراوانترە، هەستەکەم بەس بنکێکی تەندروستی نییە، هەستەکەم جێگایەکە بۆ هەندێک جار کۆ ئەبنەوە، هەندێک جار خەڵک پرسێکی هەیە ڕایەکی هەیە دێتەلاتان ئەو لە کاتێکا ئێوە کاتی کاری ژینگە پارێزیش بکەن ئەمەش بکەن بێگومان خەڵک چاوەڕوانی زیاتریشی لێتانە بێت. جوانە بەتاکید. وەڵاهی خۆی خاتونی بەڕێز بەڕاستی کارکردن لە لادەیە بۆ خۆی زۆر قورسە، هەر ژیانکردنیش لە لادەیە قورسە. تۆ ئەو پیشەی کە هەتا جگەلەوەی کە بەرپرسیارەتێکی زۆر لەسەر کاتەکان لە لادەیە خۆت ئەزانی کە لادێ نشینان مەسەلەن مەشغوڵی باغداری و ئاژەڵداری و مەسەلەن کشت و کاڵی ئەو بابەتانن بەبەردەوامی مەسەلەن لە کاتە ناوەختەکانە لە بەرەبەیانە لە نیوەی شەوە لە کاتەکانی ترە ئیشیان بە بنکە تەندروستیەکان ئەبێ خزمەتیان کەین. جگەلەوە وەگەوەی فەرموود ئێمە جگەل لە کەرتە تەندروستیەکە کە زۆر جار بۆ ماوەی 5 ساڵ طبعاً شەوان و عەسران و ئەوانش هەر بە بەردەوامی کراوە بۆ ئێستاش هەر تەقریبەن خەڵک لەسەر ئەوە ڕاهاتووە. بەڵام جگەل لە هەموو ئەوانە ئێمە ئیشمان لەسەر 4 ئاست کردووە بە حەقەت، چونکە پێویست هەستمان کردووە کە فەڕاخێ لەو بوارانەیە. بۆ نمونە لە بواری پەروەردە ئەمە پەیوەندیەکی زۆر پتەومان لەگەڵ ناوەندە پەروەردەیەکان لە قوتابخانەکان هەیە، بە بەردەوامی سەردانیان ئەکەین بۆ چۆنیەتی حانوتەکان، بۆ خواردنی منداڵ، بۆ دەمودانیان، بۆ چاویان، دواتر بانگیان ئەکەین. زۆر جار ئێستا لە ساڵی پار و پێدار و ئەوانەیە بە بەردەوامی ئێمە قوتابخانەکانمان بانگ کردووە بۆ بنکەکەمان. لێرە مەسەن سمیناری بچووک بچووکمان بۆ کردوون بۆ منداڵەکان یا زۆر جار بۆ مامۆستاکانیش
حاڵەتی زمانگەڕانەوەیە حاڵەتێکی کەوتنە کە مەسەن کەسەکە ئەبورێتەوە ئەگە فریاگوزاریەکی سەریعی بۆ بکرێت لەوانەیە ژیانی لە مردن ڕزگار بکرێ بەڕاستی ئەمە وەکو کەرتی پەروەردە ئەتوانین زۆر بە تەفاسیل کە ئیشی زۆر باشمان تیا کردووە بابەتی وشیاری بە تایبەتی جا لە کەرتی ژینگەیە بەڕاستی هەل جگە لە بنکەکەمان کە لە دەرەوەی بنکەکە وەک ئەبینن بەڕاستی بنکەکە و خانۆکەش لەبە سەوزای و گوڵ و گوڵزار مەسەن دیار نییە جا پەیوەندیەکەمان لەگە نەخۆشە بۆتە پەیوەندیەکی زیاتر گوڵ و گوڵزار و یعنی بە مسافەی 50 مەترێک نەخۆش دێت بەناو گوڵ و گوڵزار و ئەوانەیە بە تایبەتی ئێستا کە مەسەن لە وەرزی پاییزان ئەوەی کە باسی ئەەکەم لە وەرزی بەهارە ینی پەیوەندیەکی زۆر تایبەت و خۆشە زۆر جار ینی ئەم سەوزای و گوڵ و گوڵزارە کاریگەری لەسەر دەرونی نەخۆشەکە و لەسەر شێوازی عیلاج و چۆنەڵێ باشبوونەکەشی هەیە بۆیە ئێمە زۆر جار تەرکیزەخینەوە سەر ئەوەی کە تەواوی ناوەندە تەندروستیەکان و مەکتەب و قوتابخانەکان ئەوانش گرنگیەکی زۆر تایبەت بە ژینگە بدرێت بە سەوزایی بدرێت جگە لەوەش ئەگەر دەرفەت بێ بەڕاستی بۆ بە تایبەتی بۆ گەنجان بۆ منداڵان ئێمە گروپی بچوک بچووکی پاسکیل سواریمان دروست کردووە گروپی بچوک بچووکی شاخەوانیمان دروست کرد کە پێم وابێ لە سەعاتی کوردستان کەم گروپی منداڵان هەیە شاخەوانی بەڕاستی تەوان ئێمە پەیامی جوان جوانیان پێ ئەگەێنین بۆ نمونە لە پاسکیل سواریە فێریانەگەین کە چۆنەڵی بە شێوازی چۆنەڵی ڕاستاکانی هاتوو چۆ مامەڵەکان لە یەک ساید بڕۆن گرفت بۆ شۆفێر و بۆ خەڵک دروست نەکەن کڵاو لەسەرکەن خۆیان بپارێزن هەموو ئەمانە جا سوودەکانی پاسکیل سواری بۆ جستەیان بۆ مێشکیان بۆ پەیوەندی کە لەگەڵ هاوڕێکانیانە بەڕێز ئەمەر پێش ئەوەی کە هاکار دڵنیام کە ئەو پرسیاری هەیە لە جەنابەت بەڵام پێش هەموو شتێک من و هاکار کە جەنابەت قساکەین زوزاوە سەری یەکتریەکەین تەماحمان چوو ئێرە بەجێ بێڵین بین لەوێ دەوام بکەین و لەوێ ئیشکەین لەگەڵ ئێوە ئەوە زۆر بەڕێزم ئەو کارەی کاک عومەر ئەوەی تۆ دەیکەی کاری تەنیا یەک شوێن نیە کاری چەند شوێنە کە هەمووت بێکەوە کۆ کردوێتەوە بێگومان ئەمە هەستێکە لە هەموو مرۆڤێکدانیە ئەوەی کە ئامانجی تەنیا خزمەتکردن بێ ئامانجی پاراستنی دەوروبەری بێ ئامانجی ئەو با بڵێن زانیاریان نەبێت کە هەی بە تەواوی بیگەنی ئەمە جێگەی دەستخۆشیە زۆر با پرسیاری ئەوە بکەم ئەو حاڵەتە لە ناکاوانەی کە تووشی خەڵکەکە دەبێت دێنە لای تۆ زیاتر کامانن کە بە لای تۆ چارەسەر ناکرێ پێویستی بەوەیە کە ڕەوانەی لای پزیشکی تایبەت و یان بۆ سنتەری شارەکانی بکەیت بەڵێ طبعاً بەپێی وەرزەکان ئەگۆڕێ حاڵەتەکان ئێمە لە وەرزی بەهارە حاڵەتی مار و دووبشکمان زۆرە بەڕاستی ئەم ساڵ بەپێی ئاماری خۆمان 67 حاڵەتی دووبشکمان هەبووە 4 حاڵەتی مارمان هەبووە بەڕاستی لە وەرزی بەهارە ئەم حاڵەتانە زۆرە و لەم وەرزەشا تەقریبەن لە ڕۆژە گەرمەکانیا ئەو حاڵەتانە هەیە ئەوانە ئێمە فریاگوزاری سەرەتایی بۆ ئەکەین چکە توانای ئێمەش مەحدودە لە خۆشەویستیمان بۆ خەڵکی سنوورەکە بۆ دانیشتوانەکە زۆر جار ئەگە پێویستی کردبێ هەر بۆ خۆمان بە سیارەی خۆشمان گەیاندومانن بەڕاستی بۆ نمونە ئێرە ناوچەیەکی شاخاوی و کشت و کاڵ و ئەمانەی حاڵەتی بڕین زۆر زۆرە ئیتر بە مشار بێەوە داز بێ بۆ کەرستانەی کە گونشینان بەکاری ئەهێنن بەڕاستی بۆ نمونە ئێرە ئاوی بیرە بەڕاستی اینجا ئەوانە ئێمە هەموو هوشیاری تایبەتیشمان لەسەر بڵاو کردوتەوە چکە ئێمە لایەنێکی زۆر گرنگی ئیشەکەمان داوە بە هوشیاری بۆ منە ئاوی بیرە بابەتی زوکچون و ئیسحال و ڕشان و ئامانە زۆرە بەڕاستی زۆر جار لە ساڵانی ڕابردووە هەر بە تایبەتی لە بەشی خۆپاراستنی بڵێن بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی ڕاپەڕین بە سوپاسەوە کلۆرمان بۆ هێناون پۆستەرمان بۆ هێناون کە چۆن بتوانن مامەڵە لەگە ئەم ئاوی بیرانەیەکەن بۆی تووشی ئەو حاڵەتانە نەبن ئەمانەش بڵێن لە وەرزی هاوینە زیاتر ئەم حاڵەتی پیسبوونی ئاو ئەم حاڵەتی ها کۆلێرا و زۆر بابەتی تر هەیە لە وەرزانەیە زیاتر بڵاوە لە زستانانە بەڕاستی بخۆتانەزان منتقەیەکی شاخای و بەفرە و تە حاڵەتی کەوتن هەیە بەربوونەوە هەیە زۆر جار ناوچەیەکی گەشتیاریشە ئێرە لە مەسەن لە هەندێک وەرزی تایبەتە مەسە هەمانە نەوتە مناڵ نەوتەخواتەوە یان قارچکی ژەهراوی ئەخۆن یان حادیسەی سیار و ماتۆڕ ئەوانە هەمووی کە بۆی وتم لێرە ئیشکردن تۆزێ قورسە بە حەقەت هەموو ئەوانە بە تەنیا ڕوبەڕوود ئەبێتەوە ینی وەکو کارمەندێکنی لە شارە وەکو بە تیم ئیشەکان بکەی بەڕاستی لێرە بۆ خۆت ئیتر چۆنەڵێ ئەبێ زۆر خۆمان دووکەیت چکە هەمویان ڕوبەڕوو دەبێتەوە ئەبێت چارەسەریشی بۆ بکەی بەڕاستی بەڕێز عومەر ئەوەی کە من ئێستا سەرنجم خستە سەر ئەوەیە ئەم دەستکەوتێکی ئێوە هەتانە بێگومان ئێمە ئاماژەشمان پێکرد کە 14 ساڵە بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ نەهاتە تا ئاراوە
ئەمێ بزان بە سەرەتای دەستپێکردن و ئەم بیرۆکانت کە هەبوو تا چەنە خەڵکی گوند ئەو خەڵکی ناوچەکە لەگەڵت هاوکار بوون خۆت بۆ خۆت خەڵکی هەمان گوندی مەرگەیت یاخود خەڵکی شوێنێکی دیکەیت چۆن ئەو هەستت بۆ دروست ئەبێت ئەگەر خەڵکی ئەو شوێنە نەبیت زۆر گرنگە هەندێک جار ئێماڵین خەڵکی شوێنێک بیت ڕۆح و گیانتی بۆ داوانی بەڵام کە خەڵکی و شوێنە نەبیت و ئەو کارە بکە ینی بەجددی تۆ هەموو زەویەک لەسەر ئەم گۆی خاکیە بۆ تۆ هەمان هەست دروست دەکات جا باسیەوەم بۆ بکە چۆن سەختی چۆنت بینی لە سەرەتاکەیت طبعا من بۆ خۆم خەڵکی مەرگەنی بە حقات لێرەش مەسەلەن دەست بەکار بووم یەکەم جارم بۆ ئەم گوندە ببینم بەڵام بەڕاستی پەروەردەیەک لە زیین و مێشکمانایە کە ژینگە مڵکی هەمومانە ژینگە چۆنەڵێ زۆر جارەڵێن چۆنەڵێ هەموو سنوورەکانی بەزاندۆ بەڕاستی هەموو ئەم گۆی زەویە بۆ ئێمە هەر چۆنەڵێ گرنگە بەڕاستی کە بتوانین خزمەتی کەین بە حەقەت لێرە ئەمەش بابەتێکی ترە کە ئەڵێم کارکردن زۆر قورسە ئێرە شوێنێکی چۆنەڵێ ئاژەڵداریە هەموو دارێک کە چاندومانە لە ساڵ یەکەم و دووەمە ماڵات خواردۆتی چکە ئێمە توانیمانە بیچێنی بەس نەمانتوانێت بیپارێزین بەڕاستی بەڵام لە قۆناغی دووەمەوەکو پلانی دووەم لە حەوشەی خۆمانە بە مسافەی 3 مەترێک بازنەیەشی چۆنڵێ چەمەندۆکەمان بۆ شکاندووە دارەکانمان گەورە کردووە هەمووی لە مەتر و نی و 2 مەتر بۆ زیاتر گەورەمان کردو ساڵی داهاتوو چوینە لە دەرێ چاندومانن ئەوجا دواتر دەستماگرەوە بە گوڵ و گوڵزار و تەپان ئەمە هەمووی بە هاوکاری خانەوادەکەمان کە مناڵە بچووکەکانمان و خێزانە بەڕاستی زۆر هاوکار بوونە یعنی بەشێکی کاتە گرنگەکانی خۆمان تەرخان کردووە بۆی بەڕاستی ئەوجا دواتر گەنجەکانی گوندەکە خەڵکی گوندەکە بەڕاستی محیبەتێکی زۆرمان هەیە تێکەڵاویەکی زۆرمان هەیە ئەمە زۆر جا ئەڵێن بنکەکە جگە لە بنکەی تەندروستی بۆتە بنکەیەکی کۆمەڵایەتیش ینی بۆ کات بەسەردن ئەوە هەستێکی زۆر تایبەتە بۆ ئێمە کە عادەتەن بنکە و مەڵبەندەکان شوێنی ئازار و ناڕەحەتی و دەرزی لێدانن لێرە بۆتە شوێنێکی ئارامی و خۆشی و چۆنڵێ کات بەسەردن بۆ ئەوانش بەڕاستی زۆر هاوکارمانن لە محیبەتی ئەوانیش لە خۆشەویستی خەڵکی دەڤەرەکە بە شێوەیەکی گشتی ئێمە توانیمانەوە نەساڵە بمێنینەوە و بتوانین خزمەت بکەین و بتوانین پەروەردەیەکی جوان ینی لە ناو گەنجەکان و لە ناو خوێندکارەکانیشە بۆ بابەتانە دروستکەین بەڕاستی بۆیە زۆر خۆ بەڵام سوپاس بخوا ئێستا شتێکی جوان دروست بەڵێ ئەوەی جەنابەت دەیکەی جارێکی کە دڵنەوە بێگومان جێگای تەقدیرە بەڵام یەک شت هەیە لێرەدا ینی کاتێک تۆش مرۆڤی خوا نەخواستە تووشی نەخۆشیێک دەبی ئەگەر بە تەنیابی ئەو کاتە بۆشایی دروست نابێت پێویست بەوە نییە کە یارمەتی دەرێکت هەبی هاوکارێکت هەبێ لەگەڵ تۆ بۆی بتوانن دوو کەس سێ کەس بێکۆ بتوان کارەکەم بە باشتر بەڕێوە بن هەم ئەرکی تۆش کەمێک سوودتر بێت داوات کردووە بەڵە بە تاکید بەس خۆی بەداخەوە بۆ خۆتان ئاگادارن کە مەسەلەن تەعینات و ئەوانە زۆر کەمە ئەینا ئێمەش پێمان خۆش و تیم بین بەڕاستی چکە ئیشەکە زۆر قورسە وەک باسم کرد هەر خاوێنکردنەوەی ئێرە بۆ خۆی زۆر قورسە چکە تۆ سەیری کەم بنکانە گوندەکان وەکو شاریژ نیم بڵین ئاوەڕۆی تایبەتی هەبێت تۆ ئێستا ئەم بنکەیە زۆر حاڵەتێکی حادیسەی سیارە دێت ئەو خوێنە ئەبێ لە ژوور و بیهێنیتە مەسەلەن بەشی پێشەوەی ببیتە حوشەکە ببێت ئەو خوێنە خۆ یعنی چۆنەڵێ ئاوەڕۆیەک نیە پستەناوی بڕوە هەر خۆی خاوێنکردنەوەکەی زۆر قورسە جا وەک باسم کرد تەواوی ئیشەکانی تر تۆ کە دوورینەوەیەک ئەەکەی ینی بە تەنیا زۆر قورسە ڕاستی هەموو ئەوانە ئەگەر چۆنەڵێ خۆشەویستێکی زۆر نەبێ بۆ پیشەکە بۆ ئیشەکە و بۆ خەڵکی سنوورەکە و چۆنەڵێ هەستە ئینسانیەکە بە تەنیا قورسن بەڕاستی وەکو شار نییە بە تیم بکرێ ئێمەش حەزەکەین بەڵێ باش کە تیم وایە زۆر بۆ ئێمەش خۆشتر بوو بە تاکید زۆر چاپ بێگومان بۆ کەسێکی وەکو جەنابێت کە ئەو بەرپرسیارەتە بۆ خۆت دروستت کردو خسووتە تا ئەستۆی خۆت ڕەنگە بەرپرسیارەتی هەر کەسێکی تر بێت ماوەی 7 بۆ 8 کاتژمێری خۆی دەوام کات و خوا حافیز و بۆ ماڵەوە بەڵام خۆت کە ئەو بەرپرسیارەتی ئەخیتە سەر ئەست و شانی خۆت بێگومان هەر یەک لە خەڵکی ناوچەکە و گوندەکە ئەگەر تایەکی بەسیتیشی هەبێت و ئاسایی هەبێت تاکەی داب و بەزەنیت هەستێکی خۆشە بۆ تۆ بەڵام جیاواز لەمانە هەڵبەت ئەبێت شتێک هەبوو بێت یادەوەریەکی زۆر خۆش هەبێت کە هیچ کات لە بیرت نەچێت لە ماوەی ئەم 14 ساڵە هات بێتە پێش حەزەکەم لەگەڵمان بەشداری پێ بکەی بۆی کە بیبیستین ئێمەش دڵمان پێ خۆش بێت و نمونەی تۆ زۆرتر بێت وەڵاهی سوپاس بخوا کاردانەوەی خەڵک و ئیداری ناوچەکە و ئەوانە هەمووی چۆنەڵێ بۆ ئێمە زۆر باشە من
زۆر جار چۆنەڵێ ئەگە وەکو حاڵەتی تەندروستیەکە باس بکەین بەڕاستی حاڵەت هەبووە بۆ خۆم بۆ نمونە مناڵی کچ بەر بۆ تۆ بە سەقادرمە ئەوانەیە مێشکی ئەزیەتی بووە بۆ خۆم مەسەن بردوومە بۆ خەستەخانە کە باوکیشی ئاگای لێ نەبوو مەسەلەن جاریوا بۆ دکتۆر توتی بە نیو سەعاتی تر ئەم مناڵەیان شێت ئەبوو یان مەسەلەن خوانەخواستە گیانی لەدەستەدا ئەمانە هەستی خۆشن کە تۆ بتانی هاوکاروی لەو ئیشانەیە لە کاتێکە لە دەرەوەی چۆنڵی بەرپرسیارەتی تۆشە مەسەلەن مەسە ئەمانە زۆرن کە هەستی زۆر تایبەت و خۆش و پێ ئەبەخشن وەکو ژینگەکەش زۆر جار خەڵکێک دێ و ئەگەڕێتەوە لا ئەدا دەستخۆشی ئەکا بۆ مناڵێ سەرۆکی مەسەلەن کوردستانێکی سەوزم یان سەرۆکی فلان ڕێکخراوە یان فلان بەرپرسیارەتی هەیە دەستخۆشی تایبەتی هەیە ئەمانە هەمووی بۆ ئێمە زۆر خۆشن بەڕاستی جگە لەوەی کە تۆ چۆنەڵێ ژینگەیەکی دروست کردووە ئێمە بە سپاسەوە لە چەند ساڵی ڕابردووە باسی ئەوم نەکرد کە تقریبا 6,000 دارمان چاندووە بەڕاستی خزمەتی بەشێکی لە ئارامگا و شوێنەکانی ترمان کردووە کە ئەمانە هەمووی نەتیجەکەی ئەبینیتەوە چۆنەڵی دارێکە و بە خۆ چاندوتە و گەورە بوو شتێکی زۆر خۆشە بەڕاستی ئەوانە هەمووی هەستی خۆش و هەموو هەستی تایبەتن بەڕاستی باش کاگۆمەر بێگومان ئەو کارانێک کە دەیکە هەرچەندە خۆشت ئاماژت پێدا لە سەرەتا کە بە یارمەتی خێزان و منداڵەکەتە چونکە تۆ ئەرکی ماڵەوەشت هەیە و ئەرکی دەرەوەشت هەیە تا چەند بووتە هۆکارێک ئەو کارە سەختەی تۆ کە تۆزێک لە کاتی ماڵەوە بگری و ئەو ژینگەی کە پێویستە هەت بێ نەتوانی بێ بۆ منداڵ دابینی بکەیت بە تاکید دەبانە بەشێکی لە سەحسابی کاتی ئەوانە بەڵام بە خۆشحاڵی و ئەوانیش چۆنەڵێ هەر بۆیە هاوکاریش کە دڵیان زۆ پێخۆشە یعنی ئەو پەیوەندی ئێمە دواتر بۆ ئەوانش گوازراوەتەوە هەموو دەستخۆشیێکی ئێمە بۆ ئەوانش ئەچێت کۆمەڵێک هاوڕێ و خەڵکو و ئەمانە کە تایبەت هاوڕێی گوڵ و گوڵزارن کە لەگەڵ ئەوانیش پەیوەندیکی زۆر باشیان هەیە ئەمە چۆنەڵێ مناڵەکانیش بە حەقیقەت زۆر جار بۆ خۆیان ئەو هەستیان بۆ دروستە بێت کە دار ئەچێنن ئێمە جگە لەوەش یعنی لە وەرزی بەفرا بە تایبەتی لە وەرزی زستانە هەر بۆ خۆیان زۆر جار داوا ئەکەن کە خۆراک و پاژماوەی خۆراک و ئەمانە دانەوێڵە و بۆ باڵند و بۆ ئاژەڵەکان بۆ هەندێک بەشی چیاکان چکە ئێمە لیانەوە نزیکین وەکو خاڵک شارەکانیژین یعنی بۆی ئەو هەستە جاری وایە ئەوان بۆشت دروست دەکەن تۆ ئەگە پەروەردەکە کرا لە ماڵەیە ماڵێکی ژینگە دۆست دروست بوو زۆر ئەگە بۆ خۆش کەم تەرخەمیەک لیان تۆزە بێت تااقەتی پێوا دێر و ئەوان پاڵپشتێکی زۆر باشن یعنی ئەکرێ بڵین ئەوان لە من زیاتر هاوکارن بە حەقیقەت زۆر باش کاک عومەر هەندێک جار ئێمە دەزانین هەندێک پێداویستی پزیشکی هەیە بەردەست نییە تا ئەو با بڵین دەرمانان و چارەسەرانە بە جەناب دەکات ڕەنگە ڕۆژێکی پێ بچێت کاتی بوێت چۆنەڵێت مامەڵاتی بوێت و ئانە هەندێک نەخۆش سەردانی تۆکات تۆ چارەسەرێکی ئەو تۆت لەلان نییە لەگەڵ ئەوەشا تۆ بووی بە ئەندامێکی وەکو خێزانی یەک خێزانتان لێ هاتۆ لەگەڵ ئەو خەڵکی ناوچێت چۆن توانی وتە ئەوەندە جێگەی خۆت لە ناو دڵی ئەوان بکەیتەوە هەندێک جار بە گفتوگۆکردن کەسەکان ئارام بکەیت چونکە بێگومان شوێنەکە کە باست کرد شوێنی خوا نەخواستە یاخوا هەمیشە خەڵک بە باشی سەردانیەوە کە بەڵام شوێنەکە بۆ خۆی ئەوەیە کە تۆ ئازارێکتە بێ سەردانی ئەەکەی کە بێن بۆلات چۆن هەوڵەدەی کە لە ڕووی دەرونیەوە ئارامیان بکەیت و تاونی چارەسەریان بۆ دەستە بەر ئەخرێت چیت کردووە لەو بارەیەوە ڕاست بە حەقەت ئێمە وەکو باسم کرد سوپاس بۆخوا کە بنکەکە بۆتە بنکەیەکی کۆمەڵایەتی ژێمە لە دەرەوە حتا سەماوەری دارمانداناوە گۆزەی چۆنەڵێ ئاواداناوە فترەی پێشووتر مەسەلەن بابەتی تر لە وەرزی هاوینە کە مەشکەی دۆیە و ئەم بابەت ئەمانە هەمووی هۆکارن تۆ ئەم پەیوەندیە زۆر خۆشە بەڕاستی بۆ لایەنی دەرمانەکەش ئێمە سوپاس بۆخوا کە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین زۆر هاوکارمانە و ئەوانیش ڕۆڵی ئێمە زۆر بەرزە نرخێنن زۆر جار سوپاسی تایبەتمان ئەکەن و لە عیلاج و پێداویستیشە بەپێی ئەزمموی خۆمان پێش ئەوەی کە مەسەلەن کەم و کورتی دروست بێ احتیاتی خۆمان ئەەکەین و کتاب و ئەم بابەتانە ئەەکەین بەڵام ئەوەی کە تۆ فەرمووت شتێکی زۆر جوانە بەڕاستی تۆ
تۆ زۆر جار نەخۆشەکە کە دێ نەخۆشەکە هەلە بیرەچێتەوە تۆ سروشتێکە بۆ دروست کردو ژینگەیەکە بۆ دروست کردووە بە ناویا دێ هەر لە سەرەتایی کە داخڵی بنکەکە بێت وەکو باسم کرد نزیکی 50 مەترێک کە دێت بۆ خۆی مەشغوڵەکە گوڵەکە بینێ سەرنجی ڕاکێشە دارێکی زینا بینێ سەرنجی ڕاکێشە ئەمانە هەمووی هۆکارن وردە کە ئاسوودەیەک و چۆنەڵێ هەستێکی خۆشتری بۆ دروست بێت بەڕاستی باشە ئەوەش لایەنێکی گرنگە باشە کاک عومەر با بڵێن پزیشکان یان یاریدەرانی پزیشکی بێگومان پزیشکانیش هەمویان لە هەموو بابەتەکانی پزیشکی نازانن تایبەتمەندی تێدا هەیە زۆر زار وایە بەڵام زانیارێکی گشتیان هەیە لەسەر کە شتێکی لێ تێدەگەن تۆ پێم خۆش بزانم کە بە تایبەت سەرەتا کە دامەزرای لەو گوندە چووی نۆڕینگە دروست کرد خەڵک دەهاتن بە وڵات بێگومان یەکەم ئەزمونە تۆزە قورسە هەندێک بابەتەیە لی نازانی ئەگەر بابەتی سەرەتاییش بێ چۆن هەوڵت داوە خۆت قورتار بکەیت چۆن ژینگەکەت ڕەخساندووە تاوەکو بە تەواوی زانیاریت لە بابەتەکە پەیدا کردووە ئەفەن بەڵێ بەتاکید خوێندنەوەی زۆر ینی من سوپاس بۆخوا هەر چۆن ئەو هەستم لا هەبوو کە ڕۆژە لە ڕۆژان لە گوندا خزمەتکەم لە گوندیشا تۆ بە تەنیای مەسەلەن لە هەموو بابەتەکان ئەبێ خوێندنەوەیەکی بەردەوام و زۆرت هەبێ بەڕاستی ئەمە بۆ خۆی چۆنڵێ پاشخانێکی زانستی دروست ئەەکەی بۆ خۆت ینی ئامادەکاریەکەی کە بۆ شوێنێکی وا ئەچی وەکو فەرمووت ڕاستەکەی ئێمە حاڵەتی نەخۆشیمانەی پێستە هەمانەی چاوە هەمانە جەڕاحیە سوتاویە مەسەلەن وەک باسم کرد حادیسەیە تۆ هەموو ئەمانە ئێمە بە قوڵی ئیشی تیان ناکەین بەڕاستی شتە فریا گوزاریەکانی بۆ ئەەکەین ینی چۆنەڵێ هۆکارێکین بۆی شتەکەی تەشەنە نەکات زیاتر وە ڕێنمایشی ئەەکەین کە سەردانی مەسەلەن ڕاوێشکاریەکانی مەسەلەن خۆمان بکە یان سەردانی دکتۆری پسپۆڕ بکات ئەوانە هەمویان زۆر قورسن بە تەکید چکە تۆ حاڵەتە دێتە بەردەست ینی زۆر جار خەڵکەکەش تۆ ئەوە ناوزانێ مەسەن تۆ کارمەندیش تەندروستیت ئێتە تۆ بە دکتۆر بانگ دەکەن و بە دکتۆر مامەڵە لەگەڵاکەن ئەکرێ شتێکی هەر بۆ بکەی بەڕاستی شتەکە زیانیشی پێ نەگەێنێ بەهۆی چیەوە زیانی پێ ناگەێنێ بەهۆی ئەوەی کە تۆ بێ زانیاریەکی باش لەسەر کۆ کرد بێتەوە زۆر ئەوە پرسیارێکی زۆر جوان بوو بە تاکید ئێمە بەڵێ فەرموو ئەوە ئێمە بۆ داواکەین کە بەڵێ کە بۆ نمونە هەر لە وەزارەتیشە لە وەزارەتی تەندروستیە بۆ نمونە ڕێبەرێک هەبێ بۆ کارمەندانی تەندروستی لە لادێ کە بە تەنهان بەڕاستی تۆ چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکانە ئەەکەیت ئەمە کەسەکا بێ بۆ خۆی ئامادەکارێکی زۆر باشکات وەک باسم کرد زۆر ماندوو بێت لە ڕووی خوێندنەوەوە لە ڕووی زانیاری وەرگرتنی زیاترەوە چکە تۆ هەمووی وەک باسم کرد ڕوبەڕوو دەبێتەوە ئەمە پار حاڵەتی قارچکمان هەبووە کە قارچکیش خەڵکی گەشتیاری شاتووە هەموو بینایان لە دەستداوە مەسەلەن چۆن ماوەڵی لەگەڵاکەیت کە بتوانی تا ئەگاتە شوێنی خۆی کاراسانێکی بۆ بکەیت یان حاڵەتی نەوتە خواتەوە مناڵێکە حتا لای کوردەواری شتێک باوە کە ئێڕخشێنەوە بۆ خۆی زیانی هەیە زۆر شتی تر هەیە مەسەلەن حاڵەتی مارودوو بشکەیە چەند شوێنەکەی ئەبڕن بە جۆر لە جۆرەکان شوێنی برینەکە بەدەم زۆر جار ئەو خوێن و شتەی ڕائەکێشن ئەمانە هەمووی زۆر جار ئەبێ چۆنەڵی وشیارێکی بەربڵاوی وا دروستکەی کە هەندێک هەڵەی پزیشکی هەیە لە ڕابردووە کرا ئەوانش چاکەیتەوە بە حەقەت نەک بۆ خۆمان هەڵەکە بکەین مەسەلەن ئەوەش بەچیە بێ بە خوێندنەوەی زۆر بە وەرگرتنی زانیاری زیاتر بەڕاستی دەستەکانت خۆش بێ عومەر ئەبوبەکر بێگومان ئێوە توانی بێتان ئەم 14 ساڵە بەم شێوەیە بنکەکەتان بەرەو پێشەوە بردبێت و بەڕێوە بردبێت دڵنیابن کە خەڵک چاوەڕوانی زیاتری لێتان هەیە و ئێمە سوپاسی تۆکەین هیواداری ئەوەین کە و ئومێدی ئەوە دەخوازین کە بەردەوام بن لە کارەکەتان و نمونە زۆر بێت نمونەت زۆر بێت